بەڵازان و خۆشەویستانمان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگی ژینگەی دەکەینەوەیش وشیاری و گرنگی دانە بە بابەتی پەروەردەی ژینگەی تا چەند گرنگە خێزانەکان پەروەردەیەکی ژینگەی دروست پێشکەش بە منداڵەکانیان بکەن و لەگەڵ یاندا خۆیان لە بناغەدا ژینگە پارێز بن و حتمما منداڵ چاو لە دایک و باوک و دەوروبەری دەکات بۆی کە ژینگە بپارێزێت وەک لە پێشەکی شاماژەمان پێکرد بۆ نمونە دایک و باوکێک لە نێو ئۆتۆمبیلە دەچنە سەیرانێ دەچنە شوێنێک کە دەبینێ باوکی ئەم شتەی کە دەیخوات لە نێو ئۆتۆمبیلەکەیە کاغەزێکە فڕی نایەتە دەرەوە چاو لەوە کاتیانی ئەزانێت کە ئەمە شتێکی هەڵەیە ژینگە پیس بکرێت یاخود لە سەیرانە لە شوێنێکە کاتێکە ئەو پاژماوە دەمێنێتەوە کۆ دەکرێتەوە فڕێ نادرێ حتمما منداڵ ئەمانە وەردەگرێت بۆیە گرنگە لەم قۆناغەدا منداڵ بابەتە پەروەردەیە ژینگەیەکانیشی پێشکەش بکرێت بۆی کە ژینگەیەکی تەندروست پێشکەش بە کۆمەڵگا بکرێت ئێمە گفتوگویان بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاکسان ساراڤان میدیاکە لە بواری ژینگە و پەتاکان کاکسان یان بەخێر بێخە سەر هەردوو چاوە بەخێر بێ هەمیشە بەردەوام زۆر باسمان لە بابەتە پەروەردەیەکان کردو بۆ منداڵ پەروەردەی ژینگەش گرنگە پێشکەش بە منداڵ بکرێت پەروەردەی ژینگە لەم بارودۆخەدا لەم کاتەدا زۆر گرنگە نەک بە تەنیا گرنگە لەبەرەوەی کە ئێمە ئازانین لە ڕووی گۆڕانکاری ژینگەییەوە لە ئێستادا پەروەردە چ کاریگەریشێکە بێتە سەر پاشە ڕۆژی مناڵانمان پاشە ڕۆژی وڵاتەکەمان پاشە ڕۆژی هەموو ئەو جیلانەی کە بەڕێوەن لەبەرەوە پەروەردە بە پایەیەکی گەورەیە بەڕای من بۆ ئەی کە بتوانین ئەو گۆڕانکاریانەی کە لە دەستی مرۆڤایە ئەو کارە چەوتانەی کە هەنێک لە مرۆڤەکان کارە ناپەسەندەکانێکن بۆ گۆڕینی ژینگە ئێمە بتوانین لە ڕێگەی پەروەردەوە بارتەقای ئەوە بینەوە بەڕاستی باش هەمیشە باس لە پرۆسی پەروەردە و فێرکردنەکرێت ئێمە ئەوەی کە هەمیشە پێماوتراوە دەوترێت فێرکردنەکەیە زۆر کەم گرنگی بەلایانی پەروەردەیەکە دراوە وەکو پێویست نەبووە تاکانی کۆمەڵگەی ئێمە ئاتوانیان لە ئاز ئەو بەرپرسیارەتیە بن کە ژینگەکەی خۆیان پارێزن ئەگەر سەیری هەڵسوکەوتی گەورەکانمان بکەین بەداخەوە یعنی ناڵێم هەمووی بەڵام ئێمە ئەبینین ڕۆژانە بەر خەڵکەکەوین بەداخەوە چونکە مناڵ هەمیشە سەیری گەورەیە کات وانە پەروەردەمان ڕنگانەوەی کار و هەڵسوکەوتی خۆمانە بەداخەوە کاری زۆر لەسەر ئەمە کراوەت ئەگەر بڵێن چونکە ئێمە بە هەمومان ماڵێکی گەورەمان هەیە پێوتری ماڵی دایکمان ماڵی ژینگە ئەم ماڵە گەورەی کە ئێستا هەمانە لەسەرێژین ئەمە ماڵی ئێمەیە چۆن وا بکەین ئەم ماڵە وەکو چۆن ژوورەکەی خۆتە هەیە یا خانووی خۆتە ماڵی خۆتە هەیە و مامەڵە لەگەڵ ئەم هەسارەیەمانە بکەین کە ماڵی گەورەمانە بەڕاستی چونکە ئەزانین کێشە ژینگەیەکان ئەزانن ئەگەر هەموو جارێکاڵم کە بە سووتانی یا بە فرێیانی کاغەزێک لەسەر شەقامەکانی ئێرە کاریگەری ئەبێت بۆ چین کاریگەری بێ بۆ ئەمریکا ینی ژینگە ئاوا وابەستەی یەکتریە بەڕاستی لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی فێرکردن و پەروەردەیشەوە زۆر گرنگە بەڕاستی بە تایبەتی وەکوتمان مناڵ لە سەردەمی مناڵیە چیەکات هەموو جارێک کۆپی یا دایک و باوشێکە ئەوەی کە ئەیبینێت ئەوە ئەکاتەوە لاسایی ئەکاتەوە ئەوە ئەکاتەوە لەبەرەوە و دایک و باوکیش لە قۆناغێکە گەورەترین مامۆستای مناڵن ینی گەورەترین مامۆستای مناڵن هەرچیە بڵێ ئەوە ئەڵێتەوە هەرچیە بکەیت هەڵسوکەوت چۆن بێ ئەوە ئەکاتەوە لەبەرەوە لەم قۆناغەیە بە بینین و بە دنیابینینی خۆم لە بواری ژینگە هەستەکەم تەوەرێکی زۆر گرنگتان هەڵبژات بۆ بۆی قسەی لەسەر بکرێ ئەویش پەروەردە ئەو فێرکردن و ژینگە ینی ئەمە حتمما ژینگەیەکی دروست و پاک و تەمیز بێتە ئاراوە هەم منداڵەکەمان تەندروستی باشە بێ هەم گەورەکانیش ڕۆڵی دەبێت مامۆستا تا چەند گرنگە لە بناغەوە دایک و باوک خێزان ئەم پەروەردە ژینگەیە دروست بکات بۆ منداڵەکەی لە نێو ماڵەکەی خۆیدا دەست پێ بکات ماڵەکەی بە جوانی و بە پاک و تەمیزی بێڵێتەوە دواتر بۆ دەرەوەش ئەمە هەر ڕۆڵی ببێت زۆر گرنگە هەموو جارێڵێن پاک و تەمیزی لە خودی مرۆڤەکەەوە دەست پێکات باشە
لە جلمەوە لە دەموچاوشتمەوە لە دەموداشتمەوە تاوکۆ گاتە سەر وەکوتم ماڵە گەورەکەمان کە ئەم ژینگە ئەم هەسارەیە کە لە سەریەشین بەڕاستی زۆر گرنگە کە مناڵ وا لێ بکرێت وا بە تایبەتی لەم کاتە لەم قۆناغەیە لەبەرەوەی ئێمە قۆناغێکین تۆزە دابڕاوین لە سروشت ئەمە بەس بە تەنیا باسی کۆمەلگای کوردەواری خۆمان ناکەین لە هەموو جیانە دابڕانێکەیە هەوڵەکانی مرۆڤ ئێستا لە چیایە گەڕانەوەیە یا ئاشکردنەوەی سروشتە ئاشکردنەوەی سروشتە کە وەکوتم بە بۆنەی هەنێ هەڵسوکەوتی ناپەسەندی مرۆڤ کردەوە ئەزانین کێشەی گازە گەرمەخانەیەکان کاریگەری زۆری هەیە لەسەرم گۆڕانکاریانی کە هەیە هەڵسوکەوتی تاک چۆنە بەرامبەر بە ماڵەکەی بە باخەکەی بەرامبەر بە شەقامەکەی بەرامبەر بە سروشتەکەی کە خۆی هەیە ئەمە زۆر گرنگە لەم کاتەیە کەواتە ئێمە لە قۆناغی ئاشکردنەوەی سروشتین بۆیە وا پێویستەکە دایک و باوک ئەمەیان لە خەیاڵا بێت بە تایبەتی ئەگەر باسی کۆمەڵگای کوردەواری خۆمان بکەین ئێمە وابەستەی سروش بووین هەمووی ئەگەر بڵێم ئەمە هەمووی دوو دێ یا دەیەکە 10 ساڵێکە بێت ئێمە دوور کەوتوینەتەوە لە سروشت بەو مانا گەورەیە ئیشکردن لەسەر پەروەردە و فێرکردنی مناڵ زۆر گرنگە مەسەلەن چۆن وایان لێ بکەین مناڵ لەم قۆناغەیە ئاشت بکەینەوە چۆن مناڵ وایان لێ بکەین وابەستەی سروشتی بکەینەوە هەنێک خاڵ هەیە کە زۆر گرنگە یەکەمیان ئەوەیە مناڵ بەریتە ناو سروشتەوە مناڵ بەریتە ناو سروشتەوە بە بەردەوامی ئێمە ئازانی ئێستا بە بۆنەی ئامێرە ئەلەکترۆنیەکانەوە یا هینەوە مناڵ زوو دابڕاوە تۆ چۆن وای لەکەی ڕەنگە بە تاواتین بەڕاستەوە خۆ پێی نەڵێ واز لەو ئایپادە و ئایفۆن و ئەوانە بێنە بەڵام بتوانی بیبیتە سروشتەوە لەگەڵ سروشتە فێری کشت و کاڵکردنی کەین مەسەلەن کشت و کاڵ چۆن بێجاران لە منهەجی خوێندن و پەروەردەی عێراقیە دەرسێکیانە بوو ناوی کشت و کاڵ بوو ئەیان و دەنگێنۆک بکەرە ناو ئەوە وایە بوو بردایە پیشانی مامۆساکە و باە پاش 2-3 ڕۆژ تر کە چەکەرەی ئەکرد ئەو هێنایەوە ئەم تەجروبانە پیشانی مناڵ بیرێ ئەمە شتی سەرەتایین یان مەسەلەن چالاشیەکانی لە جیاتیوی لە ناو ماڵا بێ بیکەرە سروشتەوە باڵندەکانی پێپشان بە مەسەلەن ئێمە بە تەنیا بوونەوەر نین لەم هەسارەیە ئێمە ڕەنگە بە ملیۆنەها زیندەوەری تری ئەندامی و نائەندامی لەگەڵمانە بژی وا باشترە بڵین بنمونە ئەوە چۆلەکەیە ئەوە لە وەکو ئێمە ئەژی لەسەر ئەمە و بوونی ئەو چۆلەکەی زۆر گرنگە بۆ من چونکە ئەو ئیتر خۆتان هەڵبەتە بینەریش ئەوە باش شارەزایە مەسەلەن هیچ زینەوەرێک لەم دنیاە بێهین نەهاتووە بێ سەبەب نەهاتووە هەمووی یەک سوورە ئێمەی مرۆڤیش لەگەڵ ئەوە یەک سوورین ئەو سوورە تەواوەکەین بۆقێک گرنگی خۆی هەیە بۆ سروشت بۆ ژینگە بۆ تەندروستی من و خۆی و زیندەوەرەکانی تر بە هەمان شێوە ئەوانەی تر مەسەلەن مناڵوان لێ بکرێت جارێکی تر ئاژەڵی پێ بناسرێتەوە ئەمە ئاژەڵە ئەم ئاژەڵە واژی وا گەورە ئەبن بۆیە هەست بکات بە گەرم و گوڕی هەیە هەستکە بە ئەو هەموو هاوزیندەوەرەکانی ترکە لەگەڵ یاژی یان زۆرجار نیشاندانی ئەو سروشتە جوانی کە هەیە ینی بیبینێت و لەگەڵیشیدا قسەی بۆ بکرێت کە ئەم ژینگە جوانە ئەم سروشتە جوانەمان هەیە بۆی کە لە خەیاڵێ پارێزرایی بکە زۆر گرنگە بە تایبەتی لە قۆناغی مناڵی و سەرەتاییە تۆ ئەوەی کە لە مناڵیە فێرەبیت چەسپە بێت لە مێشکدا ئەمە شتێک نییە ینی هەمیشە یادەوەرەکانی مناڵی تەجروبەکانی مناڵی ئەزمونونەکانی مناڵی لەگەڵ خۆتا ئەبیت ینی وەکو جانتای وایە قەت ناتوانانی داینی لە شانە لەبەرەوە زۆر گرنگە مەسەلەن تەجروبەی ئەزمموی شتی زانستی بخەرە سروشتەوە قەیچێکە لە پارچێکە بە فێری ئەوەی کە ئاوچیە ئەزمونە زانستیەکان چۆن ئەکرێت ئەتوانیت جاران ئەچین بۆ عادەتێکی کوردەواری نەریتێکی کوردەواری زۆر جوان هەبوو ئەچی بۆ شوێنێک لادەیەکە مایتەوە ئەو بانەوەیە ئەو پەیوەندیە دروستکردنی و پەیوەندیە لەگەڵ سروشتا زۆر گرنگە
ئەگەر مانگی جارێ بێت ئەگەر بە پێی کاتی خۆ مەسەن مناڵەکە و کەس و خێزانەکە بچنە سروشتەوە بمێننەوە شەو بمێننەوە بۆیە هەست بۆ سروشتە بکە جارێکی تر وەکوتم ئاشتی بکاتەوە لەگەڵێ ئەنجام شتی تریشەیە لە ڕووی هەڵسو و کەوتەوە وەکوتان من باوکێکم چۆوا لە مناڵەکەم کەم مەسەلەن پەروەردەی خۆی بکات ئەوەیە ئەو شتانی کە منەیەکەم پیسی فرێنێ مەسەر زەوێکە بەسیترین سادەترین شتەکە مناڵ بتوانێت ئەوە بکات ئەوەی جگەرە کێشە لە ماڵا جگەرە نەکێشێت ئەوەی کە مەسەلەن دوورکەوتنەوە لە پلاستیک ئەمە زۆر کاریگەری هەیە بۆی کە مناڵ فێری ئەوە کەی فێری ئەوە بێ کە پلاستیکی کە لە سووار دەورمانەیە هەمووی سەرچاوی نەخۆشی گەورن بەڕاستی بە فیڕۆنەدانی ئاو زۆر لەم قۆناغی ئێمە لەم گۆڕانکاری ژینگەیە زۆر گرنگە شتێکی تریش بە فیڕۆنەدانی کارەبا ئەمەش زۆر گرنگە یا تۆ لە ماڵەوە سارکەرەوە هەیە ئەوەی کە پێوترێت سپلیت هەیە وای لێ بکەی کە ئەو سپلیتە نەخاتە سەر کۆتا دەرەجەی کۆتا ژمارەی بۆ یەکەس چونکە ئەوە کاریگەری گەورەی ئەبێتە سەر تەندروستی خۆی و خێزان و چواردەورەکەشی بە وردە ئەم شتانەی لە ڕێگەی هەڵسوکەوتی خۆتەوە جارێکی تر پێ پیشان بیتەوە ئەمە زۆر گرنگە بۆ منە چونکە ئەوەی کە ڕەنگە زۆر شت لە ژینگە تێنەگات بەڵام وردە ئەم شتانی کەیکەیت ئەم هەڵسوکەوتە سادانی کەیکی وای لێکات هینە جەنابێ باسی ئەوە کرد ئەچی بۆ سەیران چەند جوانە لە بەردەمی مناڵەکەتە خۆڵەکە پاکەکەیتەوە خاشاکەکەی خۆ پاکە تۆ پێشی مەڵێ ئەو یەکسەر ئیکا ئەو سیرتەکە ئەو ڕەنگە تێناکە بە زانێ کۆپیە بێ لە چەسبە بێ لە مێشکە ئەچیکە هەموو جارێواکەم کە ئەچین بۆ شوێنێک خۆڵەکە ئەگەر شوێنی فریانی خاشاشیشی لێبێ ئەی هێنمەوە نە بۆ شوێنێک کە بزانم لە 100 ئەمە ئەچێتە ناو سیاری خۆڵەکەەوە ئەی هێنمەوە لەگەڵ خۆمە لەناو لە پشتی ئۆتۆمبیلەکەدایانێ بوو هەڵێکرم ئەزانم شوێنی تری لێ خاشاشی تری لێ کۆڵەکە بۆ بەس قن نایخەمە ئەوێ ئەمە لە مناڵەکەکە بیرکاتەوە مناڵ بیرکەرەوەیشی بێدەنگە بیرەکاتەوە بەس بێدەنگە ناتوانێت گزارش لە خۆی بکە ناتوانێت بەڵام ئەزانێت کە تۆ شتێکەکەیت بە تایبەتی و زۆر گرنگیشە وەکوتم چالەشەکانمان بخینەوە ناو سروشت بۆیە جارێکی تر وردە لە ڕێگەی پەروەردە و فێرکردنەوە وردە بێتەوە ناو سروشت ئێمە بابەتی ژینگە زین کە زۆر گرنگە و باست لەوە کرد ئێستا گۆڕانکاریەکانی زەوی چەندەها بەرامبەر بەجاران پێویستە کەسەکان یان تاکەکان وشار بن دەربارەی تا چنێک ئێمە توانی ومانە زانیاری نوێ دەربارەی زیانە ژینگەیەکان بزانین ینی پەروەردەکارێکە دایک و باوکێکە بەسیترین نمونە بۆ نە پاشماوە ئەلکترۆنیەکان ئێستا کێشێکی گەورەیە لە جیهاندا ئەو جلوبەرگی کە تۆ بەکارهێنی بە زیادەڕەوی بە هەمان شێوە ئێمە توانی ومانە وشارێکی هێندە باشمان هەبێت لە سەرجەم کە ژینگەیەکانە زۆر بەداخەوە نەخێر بەڵام لە ڕێگەی ئەو هەموو جارێکەڵێم ئەم میدیای جەنابتانەوە ئەم کەناڵی جەنابتانەوە ئەتوانین وشیاری بڵاوکەینەوە بۆیە زۆر گرنگە تاوەکو ئێستا تاشی گەورەکانمان ناتوانێت یا تاوەکو ئێستا نەگەشتووە بە وشیارێکی تەواوەتی لەسەر ژینگە کە باسی گۆڕانکاری ژینگەی بۆکەی ڕەنگە یا بەداخەوە لی تێنەگا یا پێکەنێ لە پێکەینەکەی لە ڕووی گاڵتە جاریۆنیە بەڵام لە ڕووی ئەوەیە هینی ناکات هەرسی ناکات ئەو جارێ پێی ئەڵێ کە ئێمە خۆمان بەدەستی خۆمان وا خەریکە زەوی لە ناوە بین بەرهەمێنانی نەوت و گاز و ئەم زۆربوونی ئۆتۆمبیلەکان و مۆلیدەکان و ئەمە نەکێشەیە کە پێڵێ یەک لەسەر 4 یەک لەسەر 5 لیترێ گاز ئەوەی کە سیارەی گازوایل 1.8 کیلۆ دۆمۆکسیدی کاربۆن ئەخاتەینەوە ڕەنگە تێنەگا بڵێ ئەمە چۆن وایە لەبەرەوە ئەوەی کە جەناب تێڵێ مەسەلەن زۆر گرنگە وەکوتم وا بکەین بەکارهێنانەوەی جل چونکە ئەزانی ئەم جلانەی من ئەوەی کە جەناب ئێستا باسە کرد ئەم جلانەی من کاتێک کە بەرهەمەیەنرێت دنیایەک وزە بەردینیەکان مەسەلەن لە کارگەکانە ئەخرێتە ئیش یا بە کارەباییشەکە یا بە بەرەمەکانی نەوتیشەکە ئەزانم ئەم جلەی من ڕەنگە بتوانم 4-5 ساڵ لەبەری کەمەوە لە جاتوویکە یەکسەر
بە هەمان شێوە یاری ئەلکترۆنیەکان ئەکری یاری ئەلکترۆنیەکان لە ئێستا ئیستیغلال بکرێت شتی ژینگەیی باش پەروەردەیی باش پیشانی مناڵ بێت وەلو ئەگەر ئەو بڵێن زۆر مەترسیدارە بەکارهێنانی چونکە مناڵدا ئەبڕێت مناڵدا ئابرێت لە سروشت لە ماڵ لە پەروەردە زۆر جار مناڵێکی داپراو دەدایم لە سوچێکە هینە ئەوەش کاریگەری خۆی هەیە چۆن بتوانین پیان بڵین ئەم مۆبایلەی دەستی من ئەمە ئەزانی لە ڕووی ژینگەیەوە بە چەند تێچووی هەیە لە ڕووی ژینگەیەوە بەرهەمێنانی پاتریەکی مۆبایلەکەی من ئەزانی چەند زەوی سیستەمی خاک تێکەین بە تایبەتی مەسل لە شوێنانە لە شوێنی وەکو ئەفریقا ئەو پاتری کە بەرهەمێنێ وردەوەدا ئەم پاتریە لەوە پێگێت ئەم پاتریە لەوەیە پاژماوەی فڕیانی کارەساتە لەوایە ئەم پاتریانە فڕێ بیرێتە ناو سروشتەوە جارێکی تر هەمووی ئەبێتەوە بە هەمووی کاربۆنە و مادەیەکینە ئەمانە وردە پیشانی مناڵ بیرە زۆر گرنگە ئەگەرچی بە زمانێکی سادە ئەگەرچی لە قۆناغی یەکەمان ڕەنگە تێنەگات بەڵام سەیری تۆ بکات ئەزانێت ینی هینەکات تێگەیشتێکی ڕەنگە هەبێت تێگەیشتێکی سادەی هەبێ بەڵام بە دووبارەکردنەوە و سێبارەکردنەوە ئەوانە کە خۆت تۆی دایک و باوک بتوانی ئەم کاری لەگەڵا بکەی زۆر گرنگە بۆ مناڵ ماوەسە منداڵ لە تەمەنی خۆیدا بەشێکی زۆریان پرسیاری لە ڕادەبە دەرەکەن پرسیار لە دەوروبەریانەکەن لە سروشت ئەیکەن لە ژینگە ئەیکەن تا چەند گرنگە خێزان دایک و باوک تەحملێکی هەبێ بەوەی کە بە تەواوەتی و بە دروستی وەڵامی ئەو پرسیارانی منداڵ بداتەوە بەتایبەت لە بابەتی سروشت و ژینگەوە بەداخەوە ئێمە لە بارودۆخێکە ئاژی نەزانین بارودۆخ هێرێمی کوردستان چەند سەختە بۆ دایک و باوشێرە ینی با زۆر بە واقعی و هین سەری مۆزوعەکانکەین زۆر جار تۆیەک کە بە هیلاشیە گەڕێیتەوە بە بێموچەیە گەڕێیتەوە بە کێشەی گەورەوە گەڕێیتەوە ڕەنگە نەتوانیت تەحملی مناڵەکە بکەیت و زۆر قسەی لەگەڵا بکەیت بەڵام ئەبێ بزانی لە قۆناغەکانی سەرەتایی بڵێن مناڵە گەورەترین مامۆستا و فێرکەر و بەهین تۆی دایک و باوشیت لەبەرەوە دایمە هەر شتێک بکەیت هەڵچوونەکانە ئامۆژگاریەکانە هەموو ئەمانە بۆ مناڵ ئەبێتە سەرچاوەیەکی زۆر گرنگی لەبیر نەکراو یعنی لەبیر نەکراو لەبەرەوە زۆر گرنگە دایک و باوک بتوانێت ئەگەر لە ڕێگەی خوێندنەوەی چیرۆکی ژینگەیش بێ زۆر گرنگە گۆڕانی مەسەن پێڵم گۆڕانی کەشوهەوا یا ژینگە یا کاریگەریەکانی چییە بۆ ئەوە زۆر گرنگە هەموو جارێک گەڵێن سلێمانی جاران وانە بوو بەنمونە ئەڵەی بەفر تاوەکو ناوقەمان ئەها و بەفرێکی زۆرە باری ئەمانە مەسە ئەم چیرۆکانی کە تۆ پێی ئەڵیت ئەمانە لە مێشکیان هۆکارەکانیشی لە پاڵیا پێ بڵێ زۆر بەسادەیە یانی زۆر بەسادەی ئەڵەی لە شاری سلێمانیە دارەکان هەمووی داری سنەوبەر و بەڕوو و دارە ڕەسەنەکانی خۆمانە بەڵام بەداخەوە ئێستا دنیای دار هاتۆتە ناو شارەکەەوە ئەم دارانە زۆر خراپن بۆ ژینگە پیانەوترێت داگیرکەر ئەم دارانە ئەگەر لێەوە وردە باسی ژینگەیان بۆ بکەین لەو سەرچاوانەوە ئەوانەی کە لە چواتە خاشاک کەرتیوە خاشاک بۆچی بە مناڵەکە بوترێ بۆچی وا پێویستەکە خاشاک لە شوێنێکا کۆ بکرێتەوە بەداخەوە زۆر جارە بینن لە شوێنی سووتانی خاشاکەن ئەوەش پیشانی مناڵ بیرێت گرنگە ئەڵێ ئەو شوێنەی بنمونە ناوچەی شەخەڵی تانجەڕۆ ئەوەی کە شەخەڵەکەی لەویە مەسەلەن پیشان بیرێ چەند کاریگەری هەیە من بنمونە تۆ لە نمونێکە هەستەکەم تەنگە نەفەس بووم هەستەکەم بۆنی ناخۆشە خەریکە هینەکەن کە سەیریەکەم لە ڕووی دەرونیەوە پێی تێکەچم وردە ئەمانە بخرێتە بەر دەمی مناڵ بۆیە مناڵ لە گۆڕانکاریەکان تێبگات لە ڕۆزانستێکەوە ڕەنگە زۆر تێنەگات بەڵام لە ڕووە سادەکەی خۆیەوە زمانی دایک و باوەگە و زمانی خێزانەکەی کە هەیە لە بینیانە وردە لەوە تێبکات جا خاڵێکی تریش کە وتم زۆر گرنگە ئەوەیە دایمە پێی بوترێت ئێمە جوانترین قۆناغی ڕابردووی ئێمە یعنی ڕابردوویی زۆر دوورنە هەموو شتێکمان سروشت بوو هەموو هۆنراوەکانمان شیعرەکانمان سروشت بوو خۆشیەکانمان لە سروشتا بوو گۆرانەکانمان هەمووی لەسەر سروشت بوو داخەوە ئێستا گۆڕانکاریی تەواو
لەوە هەیە ینی ئێستا وای لێ هاتووە ناڵم دوورکەوتنەوە هەیە چۆن وا بکەین دایمە سروشت بخۆینە بەهینەوە من بەشێکم لەم سروشتە من تەندروستی من بە تەندروستی باخەکەم و ماڵەکەم و ماڵە گەورەکەمانەوە کە ناوی سلێمانیە لەوە گەورەتر کە هەسارەکەمانە چۆن ئەمە بۆ مناڵشی بکەمەوە گرنگە. زۆر باش زۆر سپاس دەکەین بەڕێز کاکسان ساراڤان میدیاکە لە بواری ژینگە و پەتاکەنی خۆ بەخێر بێت. زۆر سپاس بەخێر بێت.